سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە باگەشتی هەوڵەکانی سەرلەبانی ڕۆژی حەینی دەیمانگی خەرمانان لە خزمەتتانداین سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. چالاکی لە ئەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە شاری بۆکان، بڵاوکردنەوەی تراکت و دروشم نووسین لە شارەکانی کوردستان و ئێران، ناڕەزایەتی خەڵکی کرماشان لە ئاسکەمی بنزین، هێرشی هێزانیەکانی مەریوان بۆ سەر بنەماڵەی پەنابەرێکی سیاسی، گواستنەوەی نازیلا معروفیان بۆ نەخۆشخانەی تاران، ناڕەزایەتی دانیشتوانی تۆڕۆخڕووت لە ئاچالاکیەکانی مەعدان، گیان لە دەستانی گوماناوی بەندکراوێکی شۆڕشی ژینا لە زیندانی نەوشەر، وا برینداربوونی نۆ کرێکار بەهۆی ئاگرکەوتنەوە لە کارخانەی کاغەزی بەهار. درێژەی هەواڵەکان. چالاکی لە ئەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران لە شاری بۆکان بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی پێنجشەممە نوێی مانگی خەرمانان لە ئەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران بە بۆنەی ساڵ ڕۆژی گیانبەختکردنی کاک فواد مستەفا سوڵتانی لەسەر مەزاری قوربانیانی شۆڕشی ژینا کۆبوونەوە. بەپێی ئەو راپۆرتە لە ئەنگرانی کۆمەڵە و حیزبی کۆمۆنیستی ئێران هاوڕێ لەگەڵ بنەماڵەی دادخوازانی بۆکان لەسەر مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینا کۆبوونەوە و بەدانی گوڵ و بڵاوکردنی سرودی شۆڕشگێرانە یادی ڕێبەری گەورەی بزوتنەوەی چەپی کوردستان و ئێران کاک فواد مستەفا سوڵتانیان بەرز نرخاند و ڕێزیان لە یادی تەواوی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا و هەموو قوربانیانی ڕێگەی ئازادی و بەرابەری گرت. بڵاوکردنەوەی تراکت و دروشم نووسین لە شارەکانی کوردستان و ئێران بەپێی ئەو وێنە و ڤیددیوانەی بەدەستمان گەیشتووە لاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب لە شارەکانی کوردستان و ئێران لە ڕێگەی بڵاوکردنی تراکت و نووسنی دروشم خۆیان بۆ ساڵڕۆژی شۆڕشی ژینا ئامادە دەکەن. بەپێی ئەو زانیاریانی بەدەستمان گەیشتووە کچان و کوڕانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب لە شارەکانی سنە، مەریوان، کرماشان، مەهابات و تاران دیواری شارەکان بە دروشمی دژ بە حکوومەت دەنەخشێن و بە بڵاوکردنی تراکت داوا لە خەڵکی کوردستان و ئێران دەکەن خۆیان بۆ ناڕەزایەتیەکانی 25 خەرمانان ئامادە بکەن. ناڕەزایەتی خەڵکی کرماشان لە ئاسکەمی بێنزین ڕۆژی پێنجشەممە نوێی خەرمانان خەڵکی پارێزگای کرماشان لە ئاسکەمی بێنزین ناڕەزایەتیان دەربڕی و خوازیاری سەرنجدان بە کێشە و گرفتەکانیان بوون. بە وتەی خەڵکی ناڕازی بە بۆنەی مەراسمی ئەربەعین زۆربەی بەنزینخانەکان قەرەباڵغن و سەرەیەکی دوور و درێژ لە بەردەم بەنزینخانەکان ساز بووە. ڕۆژیمی کۆماری ئیسلامی هیچ بایەخێک بە کێشەی ئابووری و مەعیشەتی خەڵک نادات و تەنیا لەبەر پرۆپاگەندای میدیای خۆی سەدان ملیار تمەن بودجێ بۆ مەراسمی ئەربەعین تەرخان کردووە. هێرشی هێزانیەکانی مەریوان بۆ سەر بنەماڵەی پەنابەرێکی سیاسی. لە ڕۆژانی ڕابردوودا هێزانیەتەکانی مەریوان هێرشیان بردوۆتە سەر بنەماڵەی شەهرام ئەحمەدی پەنابەری سیاسی دانیشتووی بریتانیا و باوکو و دوو برای ناوبراویان دەست بەسەر کردووە. بەپێی زانیاریەکان هێزەکانی ڕژیم کاتێک هێرشیان کردوتە سەر بنەماڵەی شەهرام ئەحمەدی ماڵەکەیان بە تەواوی پشکنیوە و دەستیان بەسەر هێندێک کەلوپەلی شەخصی بنەماڵەدا داگرتووە. لەو هێرشەدا فەرید و عەبدوڵڵا ئەحمەدی باوکو و کوڕی بچووکی بنەماڵەکە پاش لێپرسینەوە بە دانانی وەسیقە ئازاد کراون، بەڵام هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووسی ئەندامێکی دیکەی و بنەماڵە بە ناوی ئەیوب ئەحمەدی لەبەردەستانیە. گواستنەوەی نازیلا معروفیان بۆ نەخۆشخانەی تاران. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، نازیلا معروفیان ڕۆژنامەوانی خەڵکی سەقز و دانیشتووی تاران لە کاتی بەندکران بە سەختی ئەشکەنجە و ئازار دراوە و پاش تێکچوونی تەندروستی ڕەوانەی نەخۆشخانە کراوە. نازیلا معروفیان ڕۆژی چوارشەممە هەشتی خەرمانان تەنیا 2 هەفتە پاش ئازاد بوون بۆ جارێکی دیکە لەلایەن هێزەکانی حکوومەتەوە بە لێدان و ئەشکەنجە دەست بەسەر کرا. ئەمە چوارمین جارە کە ئەو ڕۆژنامەنووسە دەست بەسەر دەکرێت و ئەم جارە بە بۆنەی ڕەچاونەکردنی حیجابی ئیجباری و پشتیوانیکردن لە مێهدی یەراحی هونەرمەندی دژبەری ڕژیم دەست بەسەر کراوە. ناڕەزایەتی دانیشتوانی تۆڕۆخڕووت لە ئاسچالاکیەکانی مەعدان. کۆمەڵێک لە دانیشتوانی گوندی تۆڕۆخڕوودی سەر بە شارستانی نەتەنز ڕۆژی چوارشەممە هەشتی خەرمانان بۆ جارێکی دیکە دژ بە کار و چالاکیەکانی مەعدەن خۆپیشاندانیان کرد. بەپێی راپۆرتەکان دانیشتوانی گوندی تۆڕۆخڕوود ڕۆژی 3 خەرمانانیش دژ بە پێدانی مۆڵەت بە کەرتی تایبەت سەر بە حکوومەت
بۆ لێدانی مەعدەن لە ناوچەکە و لە ناوبردنی ژینگە ناڕەزایەتیان دەربڕین. بەوتەی ناڕازیانە و مەعدەنانان نزیکە لە ناوچەی نیشتەجێبوونی خەڵکو و بە لێدانی بیری ئاو باخ و زەویە کشت و کاڵەکانیان وشک دەبێت و بەهۆی بەردانەوەی ئاوڕۆی پیسی مەعدەن سەرچاوەکانی ئاوی ژێرزەوی و بەرهەمە کشت و کاڵیەکانیان لە ناو دەچێت. گیان لە دەستانی گوماناوی بەندکراوێکی شۆڕشی ژینا لە زیندانی نەوشەر. ڕۆژی پێنجشەممە نوێی خەرمانانی 1402 بەندکراوێکی شۆڕشی ژن ژیان ئازادی بە ناوی جەواد ڕۆحی خەڵکی شارستانی ئامۆل کە 3 جار سزای سێدارەدانی بۆ دەرچوو بوو بە شێوەیەکی گوماناوی گیانی لەدەستا. جەواد ڕۆحی خۆپیشاندەری خەڵکی ئامۆل کە لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی ساڵی 1401 دەست بەسەر و سزای ئیعدامی بەسەردا سەپێنرا بوو بە شێوەیەکی گوماناوی لە زیندانی نەوشەر گیانی لەدەستا. پارێزەری و بەندکراوە هەواڵەکەی پشتڕاست کردووە، بەڵام هیچ زانیاریکی وردی سەبارەت بە چۆنیەتی گیان لە دەستانی بە بنەماڵەکەی نەداوە. برینداربوونی 9 کرێکار بەهۆی ئاگرکەوتنەوە لە کارخانەی کاغەزی بەهار. شەوی چوارشەممە هەشتی خەرمانانی 1402 ئاگر لە کارخانەی کاغەزی دیانا لە شارستانی بەهاری سەر بە پارێزگای هەمەدان کەوتەوە و بەو هۆیەوە 9 کرێکار بریندار بوون. بەوتەی هێزەکانی ئاگرکوژینەوە ڕووداوەکە کاتژمێر هەشتی شەوی چوارشەممە ڕوویداوە، بەڵام هێشتا هۆکاری ئاگرەکە ڕوون نەکراوە و لێکۆڵینەوەکان بەردەوامە. هەروەها بەرپرسانی ئۆرژانسی شارستانی بەهار ڕایانگەیاند 9 کرێکار لەو ڕووداوەدا بریندار بوون کە بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەی هەمەدان کراوە. کوژرانی کچێکی لاوی خەڵکی مەراغا بە پاساوی شەرەف. لە ڕۆژانی ڕابردوودا کچێکی تەمەن 16 ساڵی خەڵکی مەراغە بە ناوی سۆنیا مەعنەوی لەلایەن نامزەدەکەیەوە بە ناوی عەلی میری بە پاساوی ناموس و شەرەف کوژرا. بە پێی زانیاریەکان عەلی میری لە کاتی سەردانی ماڵی خەزووری بە چەقۆ برای 8 ساڵانی سۆنیای بریندار و دوجار هاوژینەکەی بە شێوەیەکی وەحشیانە لە پێشچاوی بنەماڵەکەی کوشتووە و لە کۆتاییشدا سەری بڕیوە. بەوتەی پۆلیسی مەراغا عەلی میری گیرۆدەی مادەی هۆشبەری شیشە بووە، بەڵام لە ژێر دەسەڵاتی کۆنەپەرست و پیاوسالاری کۆماری ئیسلامیدا ڕووداوی لەو جۆرە لە ژێرناوی بەرگری لە شەرەف و ناموس بەردەوام دووپات دەبێتەوە. دوا هەواڵ گیان لە دەستانی 5 کرێکار بەهۆی پێکدادان لەگەڵ قەتار لە ئیتالیا. شەوی چوارشەممە هەشتی مانگی خەرمانان قەتارێک بە خێرایی 160 کیلومتر لە باکووری ئیتالیا خۆی کێشا بە 7 کرێکاری بەشی نوێژنکردنەوە و 5 کەسیانی کوشت. بە پێی راپۆرتی میدیاکانی ئیتالیا 7 کرێکار لە شیفتی شەودا سەرقاڵی نوێژنکردنەوەی هێڵی ئاسن بوون، بەڵام قەتارێک بە خێرایی 160 کیلومتر خۆی پێیاندا کێشاو 5 کرێکاری کوشت. هەروەها 2 کرێکار بە سەختی بریندار و ڕاگوێزی نەخۆشخانەکراوە. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست، گەشتیاوەڵەکانی سەر لە بەیانیتان پێشکەشکرا، لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تلڤیزیۆنی.